ئەوەی کە تۆ ئەچی بە خەیاڵی عەجیب و غەریبەکەی، ئەوە توانایەکی زۆر زۆر مهمە. بەڵام خوێندنی فەرمی، وەزارەتی پەروەردە، ڕاوێژکاری وەزیر، مدیری تەربیە، مدیری مەکتەبەکە، مامۆساکە، لە دنیایەکی تراژین. ئەوان بەڕیز مادەی ئەوەنە، ڕەقەم ئەوەنە، یاسای ئەوەنە، ئەمە بە ئیشی چییە؟ ئیشی لای چەپی مێشک. یاساکان بەندی فڵان بەندی، ئەمە ئیشی لای چەپی مێشک. ئەوان تەرکیزیان لای چەپی مێشک. لای چەپی مێشک بیرکردنەوەیە، تەحلیلە، لێکدانەوەیە، بیرکردنەوەی مەنتیقیانەیە. بەڕێزان، دنیا لەسەر ئەم سیستەمە ئیشیە کرد هەتا 1700 هەتا 1800 هەتا 1900 بەرە لە هەندێک وڵات عەقڵیان بەوەشکا کە ناکرێ مێشکی ئینسان شتێکی عەزیمە، بۆ ئێمە تۆزێکی بەکاربێنین، بۆ هەمووی بەکارنێنین. ئەوەی کە ئێمە پێڵین تەمەڵ لەوە ئەچێ زۆر لێ هاتوو بێ. بۆ ئێمە بەس بین لەسەر ئەوە قیاسی بکەین کە بیرکاری فێرە بێ یا فێر نابێ، زمان فێرە بێ یا فێر نابێ، لە لێکدانەوە مەنتیقیەکانە باشە یا باش نییە، شتەکان لەبەرەک ئەی بەشەکەی تری مێشکی ئەو هەموو داڵخەوت لێدان و فەنتازیایە کەمە. بەڕێزان، ئێستا من بە ئێوەڵێ مهمترین کەسەکانی دنیا، سلێبریتیەکان کێن؟ بەناوبانگەکان، نووسەرە گەورەکان، مدیرە موهیمەکان، باشە، خاوەن شەریکە عیملاقەکان، کەسایەتیە سیاسیە مەزنەکان کێن؟ زۆرێکیان ئەوانن کە ئەچنە ناو فەنتازیا و خەیاڵ و لای ڕاستی مێشکان بەکارێن. سیستەمی خوێندن بۆیە نەیتوانی ئەمەمان بۆ دروستکە. باشە، سیستەمی خوێندنەکەت پێ تەواوەکە. بۆ نمونە ئەوەی لەبەرەکە، ئەوەی سەعیەکە، ئەوەی جددیە، ئەڕوا بە دکتۆر، ئەوێ بە مهەندیس. ئەم دکتۆر و مهەندیسانە دوایی هەنێکیان زیرەک و لێهاتوون داهێنانەکەن، هیوایان هەیە شوێنێکی گەورە بۆ ئیدارەکە، هیوای هەیە داهێنانە، ئەمانەیان کە ئەو داهێنان وشتانە ئەکەن کێن؟ ئەوانن کە ئەچن لای ڕاستی مێشکان زۆر بەکاریان. بەڵام تۆ وەکو تەلەبە کە لای ڕاستی مێشکی بەکارێنی پێت دەڵێن تەمەڵدانیشە لە خۆتەوە. ئەی چی بکەین؟ سیستەمەکە سەقەتە. ئێستا لە دانیمارک، لە فنلەندا، باشە، فنلەندا بە نمونە بێنمەوە، فنلەندا زۆر ساڵ لە پەروەردای یەکەمی عالەمە.